سڵاوت لێبێ بە بەبراوەی خەڵاتێکی پلەیستیشن 4 تەنها بە سبسکرایبکردنی ئەم کەناڵە گەرتوانیمان بە هاوکاریەکانی ئێوە ئەم کەناڵە بگەێنینە 20,000 سبسکرایب ئەوە خاوەنی ئەم کەناڵە بڕیاری داوە کە خەڵاتێکی پلەیستیشن 4 بکاتە تیر و پشک بۆ ئەو کەسانی کە سبسکرایبی کەناڵەکەیان کردووە بۆیە ئەم هەلە گەورەیە لە دەستی خۆتان مەدەن کاتە کەناڵەکە دەگاتە 20,000 سبسکرایب تیر و پشکەکە ئەنجام دەدا ئێوەش چانسی خۆتان تاقی بکەنەوە لینکی کەناڵەکە لە دیسکریپشنە هیوادارم پشگیری خۆتانی بۆ دەرببڕن ئەگەری هەیە تەنها بە سبسکرایبێک تۆ ببیتە براوەی خەڵاتەکە سڵاوتان لێبێ هاوڕێیان خۆشحاڵم کە لەم ڤیدیۆدا هاتمە خزمەتی ئێوە عزیز و خۆشەویست لە کاتێکدا زۆرینی خەڵک کاریگەرم بە مۆدە و گۆڕان کاریەکانی ژیان و تەکنەلۆژیا هەندێکی تر بە شێوەیەکی تەواو جیاواز دەژین و زۆر بەمەوا دەزانین ژیانیان قورسە لە ڤیدیۆدا چەند کەسێکتان نیشان دەدەین کە بە شێوەیەکی نامۆژیان بەسەر دەبەن بەڵام سەرەتاوەکو چاکەیەک بۆ مادووبوونمان نەک فرمانێک پشگیریمان بکەن بە لایککردنی ڤیدیۆکە وەلە بیریشتان نەچێت بۆ بینینی بابەتی زیاتر لە کەناڵەکەمان ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵەکەش ساڵک بکەن فەرموون ئێستاش بادەست بە ڤیدیۆکەمان بکەین یەکەم باچوڕانی بە یەکەم کەسایەتی دەست پێ دەکەین کە بە خاتوونی ئاو ناسراوە ئەم خانمە 20 ساڵ لە ئەو دەژیاوە لە ناوچەیەکی ڕۆژاوای بەنگال هەروەک دەزانم 20 ساڵ ماوەیەکی کەم نییە لە ماوەیەدا کەسانێکی زۆر لەدایک دەبن و کەسانێکی تریش دەمرن ئەم خانمە بڕیاری داوە ژیانی لە ئەودا بەسەر ببات دەوترێت دوای مردنی خێزانەکەی ژیانی وەک دۆزەخی لێ هاتووە تەنها کچێکی تاقانەی هەیە کچەکەی دەغڵێ لە 2 مانگدا تەنها یەکجار نان دەخوات تا ناچار نەبێت پاشە ڕۆ بکات و دەریاچەکە پیس بکات ئەوەشی گوتووە کە دایکی کێشەی هەناسەدانی هەیە بەڵام چونکە لە ئەودایە کێشەکەی کەمتر بۆتەوە پزیشکەکان دەڵێن ئەم ژنە نەخۆشی دەرونی هەیە و پێویستی بە چارەسەرە دووەم ئام و حاجی داچینە لای کەسایەتێکی تر لەم ڤیدیۆیەدا کە ڕەبەنێکی ئێرانیە لە شاری تێزگ دەژی و تەمەنی 80 ساڵە ئەم پیاوە ماوەی 6 ساڵە خۆی نەشوشتووە بەڵێ ئەوەی پێویستی بوون ڕاستیە ماوەی 6 ساڵ لە چڵک جەستەی داپۆشیوە تەنانە سەر و ڕێشی چاک نەکردووە بە درێژایی ئەم ماوەیە لاشەی مردووی ئاژەڵان دەخوات و جگەرە لە پیسایی ئاژەڵاندا دەکێشێت تەپوتۆز بە تەواوی لاشەی داپۆشیوە تەنانەت پێستی ئەستور بووە پیاوەکە ئەوەشی گوتووە کە ئەم ژیانەی پێخۆشتر نییە لە ژیانی ئاسایی سێەم بۆل ئەلێکساندەر کاتێک بۆل ئەلێکساندەر تەمەنی 5 ساڵان بوو تووشی ئیفلیجی منداڵان بوو و بە قورسی هەناسەی دەدا وێ لەم ئەمێرەدا دانرا کە وەکسیەکی کانزایی وایە هەروەک دەزانن نەخۆشخانەی ئیفلیجی منداڵان ناتوانن قاسەکانیان بەکاربهێنن بەڵام ئەوەی سەیرە لەم حاڵەتەدا ئەوەیە تەنانەت دوای گەشتنی بە تەمەنی گەنجیش لەم ئامێرەدا دەرنەکراوە بەڵکو تا تەمەنی 70 ساڵیدا تێیدا ماوەتەوە بوونیان پیاوە لەم بۆرێ کانزاییەدا ڕێگریەوەی لێ نەکردووە کە ژیانی ڕۆژانەی بە شێوەیەکی ئاسایی بەسەر ببات چوارەم میگەل ڕیستریبۆ میگلی کۆلۆمبی لە سای بارودۆخی سەختی ژیان و بەرزی نرخەکان ناچار بووە خۆی و خێزانەکەی ماوەی 20 ساڵ لە ئاوەڕۆیەکی لە کارکەوتوودا بژین لە دووەم گەورەترین شار لە کۆلۆمبیا بەڵام ئەوەی سەیرەکان پیاوە گوتوویەتی ئەم شوێنە 3 مەتر درێژ و 2 مەتر پان و مەتر و نیوەیەک بەرزە بوو ئەو زۆریشە ئەوان جێگایەک و پانکەیەک و تەلەڤیزۆنێکیان هەیە وەسەگیشیان هەیە کە لە هەمان شوێندا لەگەڵیاندا دەژی و لە بۆنەکاندا پێکەوە لەم چاڵەدا ئاهەنگ دەگێڕن پێنجەم ماهاند عەمار بەهارتیجی ماوەی چەندێک دەتوانیت دەستت لە هەوادا بەرز بکەیتەوە ئەم پیاوە ماوەی 45 ساڵە باڵی ڕاستی لە هەوادا بەرز کردوتەوە واتە لە سەرەتای ساڵی 1970 بەم شێوەیە دەستی بەرز کردوتەوە و پۆزیشیەوەی هێناوەتەوە کە بانگەشە بۆ ئاشتی دەکات لە جیهاندا 3 ساڵ پێشەوەی دەستی بەرز بکاتەوە ئامارکارەکەی و خێزانەکەی جێهێشت و ژیانی تایبەت کرد بە بیر و ڕائینیەکەی بەڵام نەیتوانی واز لە ژیانی ڕابردوو بهێنێت بۆیە بڕیاریدا دەستی بەرز بکاتەوە تا گوزارش لە بیر و ڕای بکات دەگوترێت ئەم کاری بۆ ئەوەیە خۆی لە چێژ وەرگرتن لە خۆشیەکانی ژیان بێبەش بکات و کاتێک پرسیاری لێکرا کە ئایا بەم شێوەیە ئازار ناتێژێت وەڵامی دایەوە کە لە سەرەتادا قورس بووە بەڵام دواتر بە مازارە ڕاهاتووە شەشەم شۆن کوێنگ پیاوێکی چینیە کە تەمەنی 80 ساڵە 20 ساڵە قژی و ڕیشی نەتاشیوە درێژی قژی 1 مەترە و درێژی ڕیشی 1 مەتر و نیوە خەڵکی لادێکە کۆ دەبنەوە تا لە شۆرینی قژ و ڕیشیدا یارمەتی بدەن کە 5 کاتژمێر دەخایێنێت و 3 قوت و شامپۆ بەکاردەهێنێت حوتەم یوگی هیندی ئاپیاوە هیندیە دەڵێ ماوەی 72 ساڵە هیچی نەخواردووە لە تەمەنی 8 ساڵیەوە ماڵی جێهێشتووە لە دارستاندا ژیاوە
و لە سروشتەوە وزە وەردەگرێت. یوگی باوەڕی وایە کە کەسێکی نائاساییە و کاتێک کە بردرایە نەخۆشخانە و پزیشکەکان بە وردی پشکنینیان بۆ کرد بە درێژایی ماوەی مانەوە لە نەخۆشخانە نەهیچی خوارد نەهیچیشی خواردەوە. پزیشکەکان گوتیان دەکرێت بەڕاستی حاڵەتێکی نامۆ بێت. هەشتم دەچێن دیگەن ئەم پیاوە لە چین دەژی لەوانەیە هەندێک کەس بیبینن کە ژیانێکی ئاسایی دەژی بەڵام وان نییە. ئەم پیاوە ماوەی 42 ساڵە بەنزین دەخواتەوە چونکە بڕوای وابوو کە ئازاری سنگی کەم دەکاتەوە. ئەم پیاوە لە ماوەی مانگێکدا 3 بۆ 3.5 کیلۆگرام بەنزین دەخواتەوە. لە ساڵی 1960ەوە کە سەرەتای دروستبوونی ئازاری سنگی بوو کە بە دەرمان کەم نەدەبوویەوە بۆیە دەستی کرد بە خواردنەوەی بەنزین و پزیشکەکان ئەوەیە ڕاگەیان کە موعجیزەیە ئەم پیاوە لە ژیاندا ماوە چونکە دەکرێت تەنێک بەنزینی خوار بێتەوە لە 30 ساڵی ڕابردوودا. نۆیەم دوولی و ڕوونی گالیۆن دوانەیەکی لێکچوون دوانەیەکی پێکەوە لکاوی بەڕەگەز ئەمریکین کە بارودۆخ ناساری کردوون ژیانێکی هاوبەش بەسەربەرن لە تەواوی تەمبەنیاندا. زۆر کەس لەوانەیە کە ئەم کێشەیان هەیە هەمیشە بیر لە جیابوونەوە دەکەنەوە بەڵام هەمیشە حاڵەتەکانی جیابوونەوەی دوانەکان ئەبێتە هۆی مردنیە. ئەم دوانەیە ئێسکی سنگیان هاوبەشە و لە کەمەرەوە پێکەوە لکاون و ناویان چوە کتێبی گینسەوە وەک دوانەیە کە زیاتر لە 63 ساڵ پێکەوە دەژین. دێم ماسا فۆمی ناکازاکی ئەم پیاوە 30 ساڵ لە گوندێکدا بەتەنها و دوور لە جیهاندا ژیە لە ساڵی 1989 و کاتێک دۆزرایەوە ناسارکرا کە لەم دوورگەیەدا بڕوات چیرۆکی ئەمڕە بەنەڕوتە لە ساڵی 2012 بڵاو بوویەوە. ئەم پیاوە گوتوویەتی ناوێت دوورگەکە بەجێ بهێڵێت و جارێکی تر بگەڕێتەوە بۆ کۆمەڵگا بەڵکو دەیەوێت لە ناو سروشدا و لەگەڵ سروشدا بژی. 11 ڕەحمە هاونا ڕەحمە کچێکی نەیجیریە کە 19 ساڵە تەشتێکی پلاستیکی داژیاوە چونکە پێویستیە پزیشکەکان بەردەست نەبوونە. ئەم کچە پێش چەند ساڵی کورسێکی زوڵاوی وەرگێت و ڕەحمە بە درێژایی ژیانی هۆگری فەهدی برا بچووکی ببوو کە بۆ زوڵەکردن یارمەتی دەدا. کێشەکەی لە تاوە دەستی پێکردووە پاشان ئازارێک لەگە دەدا و پاشان گوازراوەتەوە بۆ پەلەکانی و لە گەشە وەستاون لە تەمەنی 6 مانگیدا و لە ساڵی ڕابردوودا ڕەحمە مرد کە سەرچاوی گەشتبینی بوو. 12 تەنیاترین پیاوی جیهان ئەم پیاوە ماوەی 30 ساڵ لە دوورگەیەک لە باکووری رووسیادا ژیاوە کە تەنها بە هەلیکۆپتەر دەتوانیت بۆی بڕۆیت. ئەم پیاوە لە ئەرکێکدا نێردراوە بۆ زەمسەری باکوێ لەلایەن دەوڵەتەوە و دوایمانەوەی لەم دوورگەیە بۆ ماوەیەکی زۆر بڕیاریدا کە زینی هێڵێت و بەتەنها لەم بینایەدا دەژی. 13 دانیال سوەیلۆ ئاوا بیر دەکەنەوە قورسە بێپارە بژیت بە ئەم پیاوە بناسین کە نزیکەی 15 ساڵە بێپارە دەژی کاتێک گەیشتە تەمەنی 30 ساڵی بڕیاریدا لە ئەشکەوتێک بژی لە ناوچەی مواب لە ویلایەتی یوتای ئەمریکی سەرڕای ئەوەی هەڵگیری بڕوان نامەی ماستەرە لە ژمێریاریدا بۆ شەهادەی زانکۆی هەیە لە زانستی مرۆڤایەتی بەڵام ماوەی 15 ساڵ ئەم ژیانەی هەڵبژاردووە کە پارەی هەڵنەگرتووە و گوتوویەتی جلەکانی لە خاشاک دروست دەکات. بەم زۆرەش گەشتینە کۆتایی ڤیدیۆکەمان زۆر سوپاستان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکە بوون. گەر ڤیدیۆکەتان بەڵ بوو ئەوە هەرێستا لایکی ڤیدیۆکەمان بۆ بکە و شەیری بکە لەگەڵ هاوڕێکانتدا وەلا بیریشتان نەچێت بۆ بینینی بابەتی ناوازە لە کەناڵەکەمان ئەوە هەرێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایب بکەش تاڵاک بکەن. وار ڕەخنێک یاخود پێشنیارێکتان بۆ کەناڵەکەمان هەیە ئەوە لە کۆمنتی ئەم ڤیدیۆدا بۆمانی بنووسە و دووبارە سوپاسان دەکەم بۆ تەمەشاکردنی ڤیدیۆکە تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەشاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.